خەزانەکەمان هەر بەشی ئەمڕۆکە ئەگەر ئەمڕۆ ئاو نێتەوە دەبانی ئەو نیە تەوزیعەکەین. بەهۆی هێرشەکەی کۆرمۆرەوە گرفتی کارەبا لە سەرجەم هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیش دروست بووە کەمەوەی کردووە کاریگەری لەسەر زۆر لایەن هەیە کە ئەمەی دەیبین ئەمە یەشەکە لەو شەمعانەی کە ئاو دابەش دەکا بە سەر سیتیەکانە نزیکەی 9 سیتی لێرە ئاوی بۆ دەچێت بۆیە ئەمڕۆ نامەت چووە بۆ بەشێک لە دانیشتوانی ئەو سیتیانەی کە دەکەوێتە سنووری گەڕەکی قولەرەیسیەوە کە پیاوەتون دەست بە ئەوە بگرن لەبەر ئەوەی کە کارەبانیە و ناتوان ئەوتان بۆ بجوێزنەوە. لێرە کاکنزاری لێکە شۆفەی تانکەرگە فەرمووی لێرە کاکنزار هۆکار چییە کە ئەو ناگوێزنەوە ئەمە بە کارەبا ئیشەکە؟ سەرەتا بە خێراتنتانەکەمەوە کەناڵی 964 ئێرە کارەبا تەبعاً ئەمە پەیوەندی بە کارەباوەیە چونکە لە دوکانەوە ئەم ئاوەیەت ئاوی ڕەیسیە چۆن بۆ ماڵانیە تەمانم ئاوە ئەگەر نەیە بەیانی بۆ سەرگەڕەکانیش ئەم کێشەی ئاو کەم ئاوی دروستە بێ. ئێوە چەند سیتی لە لای ئێوەیە و بۆ چۆشوە ئاوە گوێزنەوە لێرەوە؟ وەڵای ئێمە بە تەقریبەن لەوانێ بڵم 9 سیتی 10 سیتی نازام زۆرن سیتیەکان هەمووی سیتیە و مەطعەمی لەسەرە و هتێلی لەسەرە و ئەم شوێنانە کە هەمی کەم ئاوی دروست بوو هەمی کێشە بۆ هەموو سیتیەکان دروستە بێنجا سیتیش خەزانێکی هەیە ئەو پەڕەکەی بەشی ڕۆژێکەکە ئەو ڕۆژێک ئێستا ئەمڕۆ وەکو ئێمە خۆمان ئاوە گوێزینەوە بۆ هەواری زانکۆیە بگوێزینەوە بۆ شاری وەبەرهێنان بۆ شاری بابان خەزانەکەمان هەر بەشی ئەمڕۆکە ئەگەر ئەمڕۆ ئاو نێتەوە دەبانی ئەو نیە تەوزیعەکەین نزیکی بەلایانی کەمەوە 1500 ماڵمان لەسەر 1500 ماڵ ئەمڕۆ تۆ هەر بەشی ئەمڕۆکە ئەمڕۆ هیچ تەنکەرێکی ئەوتان نەگواستەوە یەک لیتر ئاو نڕۆیوە لەم شەم ئەمڕۆوە زیاد لە 35 تەنکەر لێرە وەستاوە بۆ ئەو سیتیانە هەموو هیچی ئەو بۆ هیچ شەمعە هیچ سیتیە نەچووە لەم شەمەوە هیچیان پێ نەوتون لایەنی حکومی؟ وەڵای هەڵێک غەلەی کارەبایە واتە هیچ ئەمەلێشان نەیەوە کە بە نزیک کارەبا بێتەوە؟ ئەگەر کارەبا بێتەوە ئاوەکەتان بۆ هەڵەکرێگە کارەباش نێتەوەی دەخۆ سەرچاوی ئێرە کارەبایە چکە لە دوکانەوە نەقڵەکرێتە سەرچاوی سەرچناروانی ژوا بزانام نەقلی ئێرەکەنەوە زۆر ئەوە ڕوونیە لەلام بەس تاکید لەس دوکانەوەیە داوەکە شەمعی ڕەیسی ئەمە بیر نییە ئەمە شەمعی شێرکوژە شەمعی شێرکوژە بەڵێ ڕەیسیە لە دوکانەوە ماوەیەت و لێرەوە ئەگدوگێزێتەوە بۆ سیتیانە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە تانکەرەکانی ئەم شەمعی شێرکوژ کە لە بەیانی ئەمڕۆ واتە لە دوێنێەوە هیچ تەنکەریشی ئاویان نەگواستەوە بۆ سیتیەکان و ئەو چێشخانە و شوێنانەی کە ئایدی ئەم شەمعەیەن کە ڕۆژانە لەم شەمعەیەوە لە ڕێگەی 35 تەنکەرەوە ئەو بۆ نزیکەی 9 سیتی لە گەڕەشی قولەرەیسی و هەم لە گەڕەشی کانی باش دەگوێزرێتەوە ئاوەکان لەلایەن ئەم تەنکەرانەوە دابین دەکرێت بۆ سیتیانە بەڵام بەهۆی پشڕانی هێڵەکانی کارەباوە بەهۆی ئەو بردومانەی دوێنێ شەوی سەر شێڵگەی کۆرمۆرەوە گرفتی کارەبا دروست بووە بۆی ئەمانش ئاویان بۆ نەهاتووە و ناتوان هیچ ئایا بجوێزنەوە بۆی داواکاری لە هاوڵاتیان کراوە لە سیتیەکاندا دەست بە ئاوە بگرن تاوەکو گرفتی ئاویان بۆ دروست نەبێت لەبەر ئەوەی کە خەزانەکانیان وەکو باسی کرد کاکنزار کە بەشی یەک ڕۆژ دەکات و ئەبێ ڕۆژانە ئاویان بۆ بڕۆ شوێنانە.